سلااوتان لێبێت خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی ڕۆژەفەوە پێتان دەگەم. ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ میوانەکانم دەکەم تایبەت دەبێت بە چارەنوسی گیراوانی بادینان و لەسەر ئەو پرسە داواکاری خێزانەکانیان وەرەگرم و لە ڕووی یاساییشەوە ئەو ڕێکارە یاساییانە بەکوێ گەیشتووە. لەگەڵ هەریەکە لە میوانەکانم کاک ئامەد پیرانی قسە دەکەم کە یەکێکە لە کەسوکاری گیراوانی بادینان کە لە ئاکرێەوە لەگەڵم دەبێت و هەریەکە لە هەرێم ڕەفعەت یەکێک لە تیمی پارێزەرانی کەیسی گیراوانی بادینانیش لەگەڵم دەبێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. دەمەوێت ئەمڕۆ گفتوگۆ لەسەرەوە بابەتە بکەم. سەرەتا لە کاک ئامەدەوە دەست پێ دەکەم. کاک ئامەد، دوایی زانیاریەکان لەسەر جیرانی باوکت چییە و دوایین جارکە قسەتان لەگەڵی کە چ کاتێک بوو؟ سڵاو ڕێز بۆ جەنابتان و بۆ ئامادەبوونی کاکەرێم میوانەکەتان. لە 6/9/2020ەوە باوکم لەلایەن هێزێکی نادیارەوە لە بادینان دەستگیر کرا لە شاری ئاکرێ. دوای تێپەڕبوونی نزیکەی 3 مانگ بە شێوەیەک ئاگاداری واز و شوێنی مانەوەی باوکم نەبوو بادینان. دوای تێپەڕبوونی 3 مانگ تەلەفۆنێکمان بۆ هات لەلایەن ئاسایشی گەشتیەوە کە گوتیان ئەو زیندانیەکانی بادینان لێرە مەوجودن. سەردانی ئاسایشی گشتیمان کرد، سەردانی ئاسایشی دهۆکمان کرد، ئاسایشی ئاکرێ، ئاسایشی هەموو هەرێمی کوردستان، سەردانی هەموو جێیەکمان کرد. بە شێوەیەک ئامادە نەبوون کەسوکارەکانمان نیشانمان بدەن. تقریبا نزیکەی 3 مانگە تەنیا بە 2 جار تەلەفۆن بۆ ئێمە کراوە لەلایەن کەسوکارەکانمانەوە لە زیندانی ئاسایشی گشتی هەولێرەوە. هیچ ئاگادار نین، لەسەر هیچ شتێک ئاگادار نین لە سەوازایی بارەدۆخی ژیانی باوکموان یان کەسوکارەکانمان لە زیندانی ئاسایشی گشتی. تا ئێستاش تیمی پارێزەرانی کەیسی بادینان بە شێوەیەک نەیانتوانیوە کەسوکارەکانمان ببینن وەکو ئیفادەوەرگرتن و هەر شتێکی تر. دوایین زانیاریش کە لەلامانە ئەو قسەیە، یعنی لەسەری مەسئولم کە ئەو قسەیە دەکەم، باوکم پێی ڕاگەیاندم کە لە مانگی 4دا دادگایی دەکرێن. 2 جار تەکیدم لەوە کردەوە هیچ شتێک ڕەوانەی دادگا نەکراوە وەکو ئێوە. گوتی با هاوڕێکانمان ڕەوانەی دادگاوە کراون، ئەوانەی 6 ساڵ حکم درانە، ئێمەش 6 ساڵ حکم دەدرێن. ئەو قسەی باوکمە. ئەو قسەیەشی کرد، گوتی ڤیدیۆشت بە هەمومان کراوە وەکو دامپێدانان، بەڵام ئەو قسانەی دەکرێت هەر شتێک لە تەلەڤیزۆن بڵاو دەکرێتەوە لەلایەن دەستگای ئاسایشەوە. بە هیچ شێوەیەک ئەوە قسەی ئێمە نییە و ئێمە لێی بەرپرسیار نین. هەر شتێک کراوە لەبن دەستی ئەوان بووینە و بە زۆر پێمان کراوە. دوایین زاریاری سەرکردەکانمان ئەوەیە. دوایین جار ئێوە کەی بوو قسەتان لەگەڵ کرد؟ دووشەمەی ڕابردوو بوو. تقریبا بوو ماوەی خولەکێک تا خولەکێ و نیوێک قسەمان لەگەڵ باوکم کرد و هەموو کەسوکارەکانی تریش بەس هەمویان تەلەفۆنیان نەکرد بوو. تقریبا نزیکەی 7 نەفەر تەلەفۆنیان کرد بوو، ئەوانەی دی تەلەفۆنیان نەکرد بوو. باوکم کەی بوو دەستگیر کرا؟ باوکم لە 6/9/2020ەوە دەستگیر کرا. بۆ زانیاریشتان باوکم پێشمەرگەی دێرینی شۆڕەشی گوڵان بووە و باوکم چالاکوانی مەدەنیە لە بادینان. کاکەرێم دێمە لای تۆ. دوایین زانیاریەکان لەسەر ئەو کەیسە چییە کە ئەوەی لە بەردەستی ئێوەدا بێت؟ کەیسەکەیان ڕەوانەی دادگای تەمیزکراوە یا خۆتە ئێوە داواتان پێشکەش کردووە بۆ بینینی گیراوانی بادینان؟ بەڵێ، سڵاو ڕێزم بۆ بەڕێست و بۆ میوانە بەڕێزە و بۆ تەواوی بینرانی ئەم بەرنامەیە. ئێمە بین ئەگەر باس کەیسی بادینان بکەین، بەڕاستی کەیسەکە کە هەموو کوردی ڕاست نەرکان، کە هەموو کورد ئاگاهیناوە، یعنی بەڕاستی زەنگێک بوو لێدرا. ئەو زەنگەش ئەوە بوو کەوا خەڵک هەمووی ئاگادار بێتەوە، خەڵک هەموو بە ئاگابێتەوە لەو خەوە قوڵەی کە تێیدایە. یعنی ئێمە چەندین جار باسمان لە جیهەی تاقیقی کرد، باسمان لە دامپێدانەکان کرد، باسمان لە ڕۆلی دادگا کرد. ئیتر خەڵک هەر لە خەوە قوڵەکەی هەر نەستا. ئێستا ئەو کێسی کە لە کەیسی بادینان، گیراوانی بادینان هاتەوە بەرباس و هاتەوە پێش و هەمان ئەو دەڕەسە بوو ئەو زەنگەمەتیی دارە بوو لێدرا کەوا لە خەو هەڵس کۆمەڵانی خەڵکی کوردستان. جێهەی تاقیقی وایە، دادگا وایە، لە هەموو کوردستان دادگا وای بەسەر هاتووە. بەڵام ئیتر ئەمە ئەوەی وەکو ئەخلاقیەن و ویژدانیان ئەوەی لەسەرمە بوو تای لە کوردومانە و دەشکەین و بەردەوامیش دەبین. بەڵام من سەیرم بەوە دێتن
تا ئێستاکە ینی هەموو شتەکەمان عرض کرد هەموو شتەکەمان باس کردووە ڕۆلی تاقیق و ڕۆلی دادگا و ڕۆلی دام پێدانان و هەموو شتەکانمان باس کردووە بەڵام کڕیەک هەیە ئەو کڕیە من نازانم تاکەی ینی ضرور بوو ئێستاکە بۆ نمونەکەی سیبادیان ئێستا لەو حاڵەتەی کە هەیە ئێمە کە تانەمان لە بڕیارەکەدا دەبوو دادگای تەمیز بە زووترین کات بێتە سەرخەت دەبوو دادگای تەمیز بە زووترین کات بێتن ئەنجامی بڕیاری پێداچینەوەی خۆیان ڕابگەینن بەڵام تا ئێستاکە تەنها کێسەکە چ دادگای تەمیز و تەواو بەبێ ئەوەی هیچ دانیشتنیش سەر بکرێتن ینی ئێمە داوامان کردووە کەوا ئەو کەیسە بێن هەیئەی عامە لەسەری دابشی زۆرترین دادوەر ببینێتون تاوەکو بەڕاستی باس بکەم ئەو زوڵمە گەورەیە هەڵوەشێتەوە سارە بۆی کەوا ئێوە باز لەوە دەکەی کەما داوامان پێشکەوە بۆ بینیان یان نەبینیان کاک بڕیارجان ئەوانە ناتوان داوا پێشکەش بکەین دەبی بچین بینینیان بکەین یعنی جیهە فیزی چۆن دەبێت تو شتێکی پێشکەش بکەین کاکە موافقە بکە شک ببینم تەنفیزە ینی من ڕێپێدەری یاساییە من پارێزەرم بۆم هەیە کەیسەکەی خۆم ببینم بۆم هەیە قسەی لەگەڵ بکەم بۆم هەیە لە تەندروستەکەی ئاگدار بم بۆم هەیە بە هەموو شتێکان و ئاگداری لە حاڵ و ژیان و گوزەرانی کەسەکان بم بەڵام تا ئێستاکە بینین نییە تا ئێستاکە پەڕەخێنەوە نییە تا ئێستاکە لە بۆت نییە تو بچی سەردانێکی بیکەی حاڵی چۆنە گوزەرانی چۆنە تەندروستی چۆنە ئێمە وەکو تی پارێزەران هەردوێنێ بەڵام بەداخەوە ڕێیان پێێنان کەەوە دووبارە بچین بریکارەکانمان ببین و کەدانەکانمان ببینین تاوەکو دڵنیابین لە حاڵ و گوزەرانیان لە کاتی ئێستادا بەڵێ کاکەرێم خۆی لە ڕووی یاساییەوە دەبێت ینی لە ماوەی چەند دادگای تەمیز وەڵام یاخود کار لەسەر دادگا پەراوەکە بکات خۆی مەسەری دادگای تەمیز ڕێک دوای مانگێک دەچی ئەو داوای کە پێشکەشەکەی دوای مانگێک دەتوانی پێداچوونەوە بەسەر ئەو بڕیارە بکاتن دادگای تەمیز دادوێری چەند دادوێرێکە پێش کراوەیە لە پێش دادگای تەمیز کراوەیە لەبەرەوەی چکە دادگایەکی هەموو پەراوەکانی کوردستانی لەسەرە بەڵام ئەو کەیسەی کە ئێمە نردومانە دادگای تەمیز ینی زۆرترین کاتی بۆ دابتی ئەلە بەڵام ئەوەندەی من تا ئەو دقیقە قسەی لێکم دادگای تەمیز ئەسڵەن دانیشتنی لەسەر هەڵەکردووە تا ئێستاکە کاکەرێم وەکو وتمەوە تاوەکو ئێستا هیچ بەرەو پێشچوونێک هەیە لە دادگای تەمیز لەسەر ئەو کەیسە ئێستا لە دادگای تەمیزۆکی پێ ڕاگەاندن هیچ بەرەو پێشچوونێک لەو کەیسە نەبووە من دوێنێش سەردانی دادگای تەمیزم کرد دادگای تەمیز تاکو ئێستاکە بەگشتی لەسەر ئەو کەسە دانیشتووە و ینی پێداچوونەوە بەسەر هەموو ڕێکارە یاسایەکان و بڕگە و مادەکان و قەرارەتەکان دابکاتن تاوەکو بێ بڕیاری خۆی ڕابگەێنێتن کە ئەو کەیسە بەڕاستی کەیسەکە ناحەقێکی زۆر بەرامبەر بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە تایبەتی خەڵکی بادینان کراوە و زیاتر سەریکەمەوە لە ڕۆژنامە نووسان و چاوەڕان کراوە یعنی ضرورە دادگای تەمیز بێنە سەر خەت و تاوەکو ئەو بابەتە یەکلایی بکەنەوە بەڵام وەکو باز لە یاسایی دەکەی ئێمە شتەکە نایاساییە ینی هیچ شتێکی یاسایی تێدا نییە تاوەکو بین باز لە یاسا بکەین ینی نازانم چ فەقرەیەکی یاسایی هەیە بێتن چەند کەسێک لە ئاسایش دەستگیر بکاتن نێری لە کاتی لێکۆڵینەوە پارێزەرەکەی ئادەبی نێری خانەوادەکەی سەردانی بکەن نێری کەس لە حاڵ و گوزەرانی بە ئاگابی یعنی نازانم دەستی سەرۆژ دەستی مافی مرۆڤی سەر بەخۆی مافی مرۆڤ بەکێ خەوتیە 25 جارە من لە ڕاگەاندنەکان و لە ڕاستە خۆ داوای دەکەم تکایە وەرە سەرخەت کاکە وەرە سەرخەت حاڵیان باش نییە بەجێری ئۆزانیان هێتن حاڵیان باش نییە تاکە لەو خەوە قوڵی هەرناستی تکایە بەڕێز سەرۆشی دەستا یعنی بەدەم داواکاریەکەمان وەرە ئێمە وەکو پارێزەر وەکو تاکێکی هەرێمی کوردستان داوا دەکەین کە بەدەم داواکاریەکەمان بێ لەگەڵ تیمی پارێزەران سەردانی ئاسایشی گشتی بکەین تاوەکو لە حاڵ و گوزەرانی بەندکراوانی بادینان ئاگدار بین راپۆرتێکی ڕابگەینە لەسەر ڕەوشی لێکۆڵینەوە و ڕەوشی دادگاییکردنی
کەیسی گیراوانی بادینان بەڵام تا ئێستا هیچ جوابێکی نییە. کاک ئەحمەد ئێوە کە لە مانجینەوە باوکتان نەبینیوە تەنانەت پێم وابێ یەک دوو جاریش قسەتان لەگەڵ کردووە بە تەلەفۆن ئێوە سەردانی هیچ لایەنێکی پەیوەندیدارتان کردووە بە نمونە UN سەلیب الأحمەر کۆمەڵێک لایەنی تایبەت بە مافی مرۆڤ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ڕێکخراوەکانی تایبەت بە مافی مرۆڤ؟ ئێمە بەگشتی وەکو کەسوکاری زیندانیانی سیاسی بادینان بە هیچ شێوەیەک مافی ئەوەمان نییە سەردانی دەستگاکانی مافی مرۆڤ سەردانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بێ UN بێ سەلیب ئەحمەر بێ لە پەرلەمانی کوردستان لژنەی مافی مرۆڤ مافی ئەوەمان نییە وەکو زیندانیەکانی تر وەکو خەڵکی ئاسایی تر سەردانی هیچ جێک بکەین. ئەخیر جار سەردانی UN مان کرد لە UN بەخۆم یەکەم نەفەر بووم کە لە UN دەستگیر کرام دایکم و براکەمیان بە زۆر ئاسایش دایکم و براکەمیان بە زۆر لە ناو سیارەیەدا ملیان وا کێشان کە هێناوە خوارێ بە شێوازێکی زۆر ناشارستیانە و زۆر ناشرین. سەردانی لژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستانمان کرد سەرۆکی لژنەی مافی مرۆڤی پەرلەمان و ئەندامەکانیان ینی وادی ئەوەیان پێداوین لە ماوەی یەک هەفتەدا جوابێکمان بدەنەوە و سەردانی کەسوکارەکانمان بکەن لە زیندانەکانی ئاسایشی گشتی بەڵام ئەوە تقریبان 5 مانگ تێپەڕی دوای سەردانەکەمان بۆ پەرلەمانی کوردستان هێشتا سەرۆکی دەستەی مافی مرۆڤی پەرلەمان و ئەندامەکانی بە هیچ شێوەیەک جوابی ئێمەیان نەداوەتەوە. ئێمە مافمان نییە سەردانی هیچ شوێنێک بکەین وەکو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بێ UN بێ سەلیب ئەحمەر بێ وەکو خەڵکی ئاسایی تر. ئێستاش ئێمە لە بادینان بە خۆمان معەڕەزی گیرانین ئەگەر ئێستا قسە بکەین ئەخێرجار لە ئاسایشی گشتی سەردانی ئاسایشی گشتیم کرد داوای ئەوم لە ئاسایشی گشتی کرد گوتم مافی ئەومان پێ بدەن هەر هیچ نەبێ وەکو خەڵکی تر زیندانیانی تر بۆ ماوەی هەر هەفتەیەک یعنی زیندانیەکان دەتوانن یەک جار تەلەفۆنی خێزانەکانیان بکەن بەڵامی ئێمە کەسوکاری ئێمە لە ناو زینداندا ماوەی مانگێک دوو مانگ سێ مانگ کە احتیمالە یەک جار تەلەفۆن بکەن ئەو جارەی تەلەفۆنیش دەکەن یەک خولەک تا یەک خولەک و نیو قسە دەکەن زیاتر مافی ئەوەیان نییە و لە قسەکردنی کەسوکارەکانیشمان ڕادیارە بە هیچ شێوەیەک ینی مراقبەتی ینی کوبرێ ناتوانن بە ئازادی قسەی بکەن ناتوانن باسی بارەدۆخی ژیانیان بکەن لە ئاسایشی گشتی کە تەلەفۆنمان بوو دەکەن یەک خولەک تا یەک خولەک و نیو بە هیچ شێوەیەک زیاتر نییە. ئێمە بەگشتی وەکو کەسوکاری زیندانیان لە بادینان بە بارەدۆخێکی زۆر ناخۆشی دەرونیدا تێدەپەڕین تا ئەم کاتەشی لەگەر بێ یعنی نە دەتوانین سەردانی کەسوکارەکانمان بکەین نە دەتوانین بە ئاسایی قسەیان لەگەر بکەین بارەدۆخی ژیانمان بارەدۆخی دەرونیمان ئی خێزانەکەمان ئێستا برای گچکەم هەیە خوشکی گچکەم هەیە کەسوکاری زیندانیانی تر هەر ئەوها ینی بارەدۆخی ژیانمان زۆر خراپە بارەدۆخی ژیانی دەرونیان ئێستا ینی کەسوکاری زیندانیان هەموویان دارماون. ئێوە لە سنووری بادینان هیچ جارێک ویستوتانە خۆپیشاندان بکەن لەلایەن هێزە ئەمریکانەوە ڕێگریتان لێ بکرێت؟ لە بادینان بە هیچ شێوەیەک نەک ناتوانی خۆپیشاندان بکەیت بەڵکو ناتوانی فکریشی لێ بکەیتەوە دەستگیر دەکرێت. ئێوە هیچ ئەمانجێکتان هەیە کەسوکاری زیندانیەکانی دیکە لە سنووری بادینان یاخود هیچ جارێک هەوڵتان داوە چالاکی بە کۆمەڵ ئەنجام بدەن بۆی فشار بخەنە سەر حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئازادکردنی جیراوەکانی بادینان؟ ئێمە کەسوکاری زیندانیانی بادینان هەمومان خزمی یەکین هەمومان دۆستی یەکین تقریبا نزیکەی 10 ساڵ 15 ساڵە هەر مەجموعەیەکە هەر خەڵکێکی ترە هەمومان یەکتری دەناسین علاقاتی کۆمەڵاتیمان هەیە سەردانی ماڵ یەکتری دەکەین پێش گیرانیا و دەستگیر کراوانە و دوای ئەوە خەڵکی دەبەرکەش هەموو ینی شایەدە لەسەرمان مەڵەشبان مەڵایەکی دیاری شاری دهۆک بووە ئێستا باوکم پێشمەرگە باوکم پیرانهاریکی پێشمەرگەیەکی دیاری شۆڕەشی گوڵان بووە پێشمەرگەیەکە ینی خەڵکی دەڤەری ئامێدینە بە خۆمان لە ئەسڵی خۆمان خەڵکی دەڤەری ئامێدی باوکم کەساتیەکی دیاری دەڤەری ئامێدی هەموو خەڵک باوکم دەناسی هەموو کەسیش هەموو پێشمەرگە دیرینەکان هەموو خەڵکی ئامێدی و دەڤەرەکە دەتوانن شادی ئەوەمان بۆ بدەن کە بە هیچ شێوەیەک نە ئێمە خەڵکی مخەربەتین نە هەوڵی تەخریبی قەومیماندایە بە هیچ شێوەیە هەوڵ لەو شتانەمان نەدایە تەنیا کێشەکە لێرە داوایە خلافی سیاسیە خلافی سیاسیش چیا قسەکردنە لەسەر هەندێک شت کە لەگەڵ دەسەڵاتی ئەم دەڤەرە ناگونجێ بەخۆشی هەموو جیهان ئەوە هەیە کە شوێنێک کە دەسەڵاتت هەبێ
کە شتێکی غەڵەت دەکەی کابرای کەر لێت هەڵدەخوێ ینی کابرای کەر دەبێ پێت دەڵێ ئەم شتە غەڵەتە ڕاستە خەڵکانێکیان بەڵکو قسە لەسەر ئەو شتە نەکەن بەڵام ئێمە کەسوکارەکانی ئێمە وەکو چالاکوانی مەدەنی قسە لەسەر ئەو شتە دەکەن ئەم شتە غەڵەتە کاکە ئەم شتە مەکە لەسەر ئەم شتەیە باوکم ماوان و زیندانیەکانی تر هەمویان گیرانە تا ئێستا کاک ئامەد تۆمەتی ئەوە دراوەتە پاڵ کەسوکاری ببوورە کە دەست گیراوانی بادینان گوایە ئەوان پەیوەندیان لەگەڵ پەکەکە هەبووە ئایا بەڕاستی باوکی تۆ ئەندامێکی پەکەکەیە یا خۆت بیر و باوەڕی لەگەڵ پەکەکەیە یا خۆت چۆنە ئەو بابەتە من خەڵکی دەبەری بادینانم هەمووتانیانی خەڵکی ئێمە خەڵکی هەرێمی کوردستانین هەر کوردێک لە هەر پارچەیەکی کوردستان بێ ئێمە تەعاتوفمان لەگە هەموو خەڵکی هەیە باوکم وەکو ئەندام نە ئەندامی پەکەکەیە نە مەڵاشبان ئەندامی پەکەکەیە نە ئەیاز کەڕەم ئەندامی پەکەکەیە پەکەکە بێ هەر حزبێکی تر بێ لایەنێکی تری کوردستان بێ ڕۆژاوا بێ ڕۆژهەڵات بێ باکوور بێ هەر شوێنێک بێ هیچ دەستمان لەسەر لەگە پەکەکە یان هیچ حزبێکی تر نییە تەنیا چییە وەکو خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی تعاطفی لەگە پەکەکە هەیە تعاطفی لەگە خەڵکی تر هەیە تعاطفمان لەگە هەمێ خەڵکی تر هەیە مادەم کوردە ئێمە چۆن شانازی بە پەکەکەوە دەکەم شانازی بە خەڵکی ترەوە دەکەم شانازی بە هەموو خەڵکیەوە دەکەم کە کورد بێ مادەم کوردە ئەم شانازی پێوە دەکەم خەبات دەکات و باکووری کوردستان بێ و کوردستانی تورکیا بێ خەبات لە ئەو بەشێک خۆی دەکات و هیچ کوردێکیش نییە لە هەرێمی کوردستان جنابی مەسعود بارزانیەوە بە سەرۆکی هەرێمی کوردستانەوە نێچیربان بارزانی بە مەسعود بارزانیەوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕۆژێک لە ڕۆژان ڕسمێکی لەگەر گەریلاکانی پەکەکە نەگرتە بێ لە هەرێمی کوردستان لە کاتی شەڕی داعشە لە هەموو کاتەکانی ترا و وەکو پەکەکەش پەکەکە حزبێکی باکووری کوردستانە ئێمەش خەڵکی باشووری کوردستانی هەموومان شانازی بە کوردەوە دەکەین و تەنیا ئەوەیە کاکەرێم دەمەوێت قسەی تۆ وەربگرم لە ڕووی یاساییەوە دەکرێت چونکە ئێستا لە نێوان ئەوە گیراوانی بادینان مامونەتەوە یەکلا نەبووتەوە بە نمونە بە شێوەیەکی دادگایەکی عادیلانە ئایا ئەوانە تۆمەتبارن یان تاوانبارن یعنی هیچ دادگایەکی بردوش بینیما کە سزای 6 ساڵ زیندانی بەسەر ئەو کەسانەدا سەپێنرا بەشێکیان ئایا دەکرێت لە ماوەی چەند یاخۆت ئێوە نەتوانن ئەو کەسانە ببینن کە ئێوە بنمونە بۆنەتە پارێزەری ئەوان بۆتان هەیە لە چ کاتێکدا ئەوان ببینن بەڵێ لە ڕووی یاسایی سەوار بە تۆخراپاڵانی بادینان ئێمە دە هەر کاتێک لە کاتی دەوامی فەرمی لە بۆمان هەیە بیان بینین لە ڕۆژی یەکشەم تاوەکو ڕۆژی پێشەممە لە بۆمان هەیە بچین گیراوانی و تۆمەتخراوەپاڵانی بادینان ببینین بەڵام ئەوەی ڕێگری دەکاتن تەنها دگای تاقیقی ئاسایشە ناڵی ئێمە سەردانیان بکەین لە هیچ شوێنشی دنیا نەبووە سوڵتە تەنفیزی بڕیار بدا و جێبەجێش بکە تەنها لە هەرێمی کوردستان بڕیاردەرە جێبەجێکەریشە خۆت بڕیار لە قەزارەتی تەنفیز جێبەجێ دەکا بەڵام ئێمە قەزا پاس کرایە هەم سوڵتە تەنفیز بڕیاردەرە هەم جێبەجێکەریشە کاکەرێم دوایین زانیاریەکانی ئێوە لەسەر ئەو کەیسە چییە بۆ ئێستا چووکە بەشێکی زۆری کەسوکاری گیراوانی بادینان دەمان بینن ئێوە هیچ زانیاریەکتان لەسەر کەیسەکە هەیە یاخود هیچ بەرەو پێشچوونێک یاخود چی بابەتی نوێ هەیە لەسەر ئەو دۆسیەیە ئێمە وەکو کەیسی تۆمەتخراوەپاڵانی بادینان لە کاتی ئێستادا تانەمان لە بڕیاری تاوانی دوی هەولێر داوە کەوا ئەو بڕیارەمان پێ قبول نەبوو پێمان بڕیارچی یاسایی نەبووە لە کاتی ئێستا لە دادگای تەمیزی هەرێمان لە دادگای تەمیزی هەرێمیش چاوەڕێ دەکەین کەوا دادگای تەمیزی هەرێم بە پێداچوونەوە بەسەر ئەم دۆسیە و پەراوەدا بکاتن کەوا ئەو بڕیارە یاسایی هەڵەشێنیتەوە لەوەی زیاتر یەک بەرەو پێشووی کە لەسەر کێسی گیراوانی بادینان نییە جگە دادگای تەمیز ئەی دادگای تەمیز دەوی لەسەری دانیشتی بە زووترین کات بڕیاری پێ بدە بەڵام تا ئێستا کە ئیشی لەسەر نەکراوە و پەراوەکە لە دادگای تەمیزە ئێمەش داوامان کردو هەیە عامە ببینی تاوەکو زۆرترین دادوەر ڕێی خۆی لەسەر ئەم کەیسە بدا کاک ئامەد ئێوە وەکو کەسوکاری گیراوانی بادینان داواکاریتان چییە لە لایەنە پەیوەندیدارەکان لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە UN لە تەواوی ناوەندە جیهانیەکان
داواکاریەکتان هەیە ئێوە؟ ئێمە بەگشتی وەکو کەسوکاری بەناوی هەموو بنەماڵەکانی کەسوکاری زیندانیانی بادینان داوا لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەکەین تکایە ئەو کەسانەی گیراون ئەو چالاکوانانەی بادینان کە گیراون مڵکی ئێوەن ئەو چالاکوانانەی لە بادینان گیراون کەسوکاری ئێوەن لەبیر مەکەن ڕاستە ئەمڕۆ کەسوکاری ئێمە گیراوە ڕاستە ئەمڕۆ چالاکوانانی بادینان گیراون بەڵام سبەینی سرەی ئێوە دێ سبەینی خەڵکی تر دەگیردرێ سبەینی خەڵکی تر بزر دەکرێت تکایە وەرنە سەرخە تکایە بێدەنگ مەبن داوا لە سەرۆکاتی هەرێمی کوردستان دەکەین تکایە بەجددی لەسەر ئەم کێسە کار بکەن حکوومەتی هەرێمی کوردستان نابێ بە چاوی دژمنکارانەوە سەیری کەسوکاری زیندانیانی بادینان بکا سەیری زیندانیانی بادینان بکا چالاکوانانی مەدەنی ئەگەر ڕاستە خەڵکی هەرێمی کوردستان لە خەمی خۆیان دەبێ لەسەر ئەو خەڵکە لەسەر ئەو چالاکوانانەی بادینان بێ نەدەنگ چونکە چالاکوانانی بادینان مڵکی گشتین مڵکی هەموو خەڵکن مڵکی سلێمانین مڵکی هەولێرن مڵکی حەلەبچەن مڵکی بادینان مڵکی هەموو خەڵکێکن تکایە سێجا لەسەرێک داوا دەکەین تکا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەین ئەو کەیسە بێدەنگ نەکرێ ئەو کەیسە ئەو هەکرد نەکرێ سبەینێ سەرەی خەڵکی تر بێ داوا ئەگەر لە سێم ڕۆژی کە باوکم ئەوان دەستگیر کران لە مانگی 3 بۆ 9 بۆ بەخۆم تقریبا نزیکەی 3 جار تەلەفۆنم لۆ ساڵی ئەحمەری بەغدای کردیە پەیوەندیم لەگە ساڵی ئەحمەر لە دهۆکی کردیە پەیوەندیم لەگە ساڵی ئەحمەر لە هەولێری کردیە بەڵام هیچ جوابێکیان نەبووە تا ئێستا لەگەڵمان تکا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەکەین مافی مرۆڤ بە تایبەتی UN لە هەرێمی کوردستان و لە بەغداد ساڵی ئەحمەر لە هەرێمی کوردستان تکا دەکەین لەژنەی مافی مرۆڤ و لە پەرلەمانیش داوایان لێ دەکەین تکە بەجددیتر لەسەر ئەم کەیسە کار بکەن چونکە ئەم خەڵکانەی گیراون هەمووی چالاکوانی مەدەنین هەمووی چالاکوانی مەدەنین و خەڵکی ئازادی خوازی ئەم میلەتەن خەڵکی ڕەسەنی ئەم میلەتەن باوکم بەخۆی پێشمەرگەی دێرینە ئەخر من لە پەرلەمان موجود بووم بەخۆم لە پەرلەمان دانیشتە بووم ئەندامێکی پەرلەمان نامەوێ ناوی بێنم بەڵام ئەندامێکی پەرلەمان پێی ڕاگەیاندم گوتی باوکت ئەوان خەڵکی مخەربەتن خەڵکی تەخریبچین ئەخر کو دەبێت پێشمەرگەی پێشبوونی ئەو ئەندام پەرلەمانەی پێشبوونی من ینی چەکی هەڵگرتیە لودوزی ئەو نەتەوەی کە پێی دەرێن کورد ئەوڕۆ باشە ئەخر ئەو هامان لێ هاتیە دەبێت ئەوڕۆ برین ئەو دووزی ئەو نەتەوەی پێی دەرێن کورد چەکی هەڵگرتیە خەباتی کردیە لە شاخ بەخۆم لە دایک بوومە باوکم لە شاخی بووە باوکم گەڕایتەوە شاخی دوای ساڵی گەڕاوتەوە هەرێمی کوردستان ینی لە ئێرانی باوکم زیندانی بووە هەر لەسەر کەیسی کورد بوون باشە ئەو هەموو شتەمان کردیە خێزانی باوکم ئایلەی باوکم بەخۆی ئاوارەی بە حرکە کراون لەسەر پێشمەرگایەتی باوکم کو دەبێ خەڵکی کو دەبێ ئەندام پەرلەمانێک کەسە لە ناو هۆڵی پەرلەمان کەم لەوێ ئامادە بم بە باوکم بڵێ مخەربەت تەخریب چی نابێت شتە نابێت کار لە سەرۆکی حکوومەت دەکەین لەسەر ئەو کوبرین لەسەر ئەو ڕقەی بێتە خوارێ ئیدی هەرێمی کوردستانیش بەڕووی هەموو جیهاندا کراوەیە ئەو کەیسەش کەیسێکی جیهانیە ئیدی لە هەرێم ڕۆیشتە دەرێ کەیسەکە جیهانیە کەیسەکە کاریگەری لەسەر ناودەنگی هەرێمی کوردستان دروست دەکات ئێمە هەرێمێکین لە چارچوبەی عێراقدا شانازی بە خۆمانەوە دەکەین تکایە ئەو خەڵکە بێگونەحا ئەو چالاکوانانە ئازاد بکەن خەڵکی تر ئازاد بکەن کە لە ناو زیندانەکانن کە لە ناو پاراستنن لە ناو ئاسایشی گەشتین تکایە ئەو خەڵکە هەمووی ئازاد بکەن بۆ ئەوەی بگەڕێنەوە ناو کەسوکاری خۆیان کاکەرێم دوای وتەی تۆش چییە لەسەر ئەو بابەتە وەڵام من بەڕاستی شەرمە لە بۆ ئەندام پەرلەمانەی کەوا بە کەسێک دەڵێتن بە خوێن و گەنجاتی خۆی و بە چەکی شانی توانی بەگری لەو خاکە بکە کە بێوێتن بێ پەرلەمانێکی کوردستان دروست بکە کە بێ یاسایەکی جوان دروست بکە پەرلەمانتارێکی وا بێتە سەر پەرلەمانی کوردستان ئەو مخەربەتە ئەو ئەندام پەرلەمانە مخەربەتە کە دێتن یاسا ناشرین دەکاتن کە دێ لەسەر حسابی خوێنی شەهیدان و گەنجاتی پێشمەرگە دێرینەکان کە گەنجاتیان بە کوردستان بەخشی لەسەر حسابی ئەوانە هاتوتە سەر کورسی پەرلەمان دانیشتە پێ دەڵێ ئەوانە تێک دەرن یان ئەوانە بلعکس پەرلەمان تێک دەرە ئەگە پەرلەمانی کوردستان تێک دەرنەبی تو یاسا دەردەکەی بە جوانترین شێوە یاسا دەربکە نەک ناشرینترین یاسا دەربکەی لە بۆ سەرکوتکردنی دەنجاتی هەرێمی کوردستان بەڕاستی ینی زۆر پێم سەیرانی هەر شتێکی زۆر نکتەیەکی زۆر جوانتر باس بکەم لە ڕووی یاساوە کە لە ڕۆژە ڕۆژەی هاتوتە پێشمان ینی کابراەک باوکی زەلامی کوشتووە کوڕەکان لە باتیە ینی بەڕاستی پێم سەیرە زیاد بریاری دادگا بە بریاری دادگا گیرایە لە کاتی ئێستا کە
کوڕە ئەگەر لە هیچ تەنها بابی زەلامی کوشتەوە هاتنە کوڕەکەیان بردیان ئەخە ئەوە یاساکان ئەوە قەزایە ئەوە ینی بەڕاستی نازانم بەچێن دەریدا هەڵبرێم بەچێن دەریدا هەڵبرێم برێم کەوا یاسا لە هەرێمی کوردستان بەرقەرارە کەوا دادگاکە دەستیان کراوەیە بە هیوام دادگای تەمیز بێتن ئەو کێسی گیراوان تۆمخراپانی بادینان یەکلایی بکاتەوە و ئیفاس بکە تاوەکو لەوە زیاتر ناوبانگمان ناشێنتە نەبا و بەڕاستی من داوا لە سەرۆکی هەرێم دەکەم یعنی ئەوە داوای دەکەم نەک برێم تەنها وەکو بەزەی هاتنەوە خۆی بێباوکە خۆی تاڵی بێباوکی بینیوە سەیرێکی منداڵەکانی مامۆستا مەلاشوان بکە سەیرێکی منداڵەکانی بەدەلی بکە سەیرێکی منداڵەکانی شێوانی بکە سەیرێکی منداڵی بێچیان بکات چونکە خۆی تاڵی بێباوکی چەشتووە بێباوکی ئەوانەش بێباوکن ئێستاکە لە سۆزی باوک بێبەشن تکایە بە ئەو کە سۆزی باوک بێبەش بووە دانیشتوانی هەرێمەکەی ئەوها زیاتر لەمەوە دووە لە سۆزی باوک بێبەش نەکەن زۆر سواس زۆر سپاس بۆ هەریەکە لە ئامەد کە کوڕی کاک سلێمانە یەکێکە لە جیراوەکانی سنووری بادینان کە لە قەزایاکرێەوە لەگەڵم بوو و هەرێم ڕەفحات یەکێک لە تیمی پارێزەرانی کەیسی جیراوانی بادینان زۆر سپاس بۆ ئێوەی بینەرانیش کە لە ماوەی ڕابردوو لەگەڵم بوون تا بەرنامەیەکی دیکە لە بەرنامەی ڕۆژ پێتان دەگەمەوە هەر شاد بن